شوتی ئەم ساڵمان لە هەموو ساڵێ چاکتر بووە لە هەموو ساڵێ کوالێتی باشتر بووە. ئەم شوتیە ئەمەی مەنتیقی خۆمانەی مەنتیقەی سێگرتکانە زۆرمانەوە لەبەر هەتاوە بۆ هەوایەکی گەرم زۆر لیداوە بووە ئەم شەکرە لە ناوە تەخەموری کردووە بۆتە هۆی ترشانی و تێکشوونی شوتیەکە. من ئێستا لە علوەی سلێمانیم چەند ڕۆژێکە بابەتی تەقینی شوتیەک بۆتە باسی گەرمی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان و کە ناوی شوتیەکە بە تەواوەتی وەکو ئاو دێتە دەرەوە. من هاتوومەتە ئێرە تاکو لە علوەی سلێمانی بزانین ئەم شوتیە وەزئی چۆنە. ئێستا من ناتەقی حاجی سەرۆر کاکە گیان ئێستا من بۆتانە تەقی ئەشکێنم عیب نەبێ ئەگەر تەقی ئەوە من هەموو شوتیەکەتانەمێ بە بەلاش ببەخشنەوە. بسم الله. باش ئەو ڤیدیۆی کە هەبوو ئەوە چی بوو؟ والله ئەو ڤیدیۆیە کە هەبوو من هیچ ناڵێم بەس تەنها ئەوە ئەڵێم بە دوواداچوونی بۆ بکرێ لەبەرەوەی کە ئێمە شوتی ئەم ساڵمان لە هەموو ساڵێ چاکتر بووە لە هەموو ساڵێ کوالێتی باشتر بووە. ئەم شوتیە ئەمەی مەنتیقی خۆمانەی مەنتیقەی سێگرتکانە مەنتیقەی تەختەقە با من نەڵێم وەگریکلام بۆ ئەوێ مەنتیقەی هەولێریشمان هەیە بە هەمان شێوە ئێستا شکانومانە مەنتیقەی عوزێمیشمان هەیە شکانومانە مەنتیقەی شێخ باوەشمان هەیە ئەمەشی شوتیەکانمان هەمیمان هێناوە لێرە لێمان شکان و تاقیمان کردوێتەوە. باشە حاجی ئەمە سوور و زبر و شیرینە سوور و زبر و شیرینە و بێدەرمانیشە ساسەیش کەوای کە باسێکە بێدەرمانە بەس من ئەلەمایکەی جەنابیشتانەوە داوا لە جوتیارانەکەم بە ئەم پەلکەی زیاد بێ لەبەرەوەی کاڵک شوتی ئەمەی پێوە بمێنێ لەوە چێ تەحملی زیاتر بمێنێتەوە بۆ چەند ڕۆژێک زیاتر بێت. باش ئەو ڤیدیۆی بڵاو بۆ ئەمە چی بوو؟ واللهی ئەو ڤیدیۆی کە باڵە بڵاو بۆتەوە بەڕاستی ئەمە جێی داخە هەموو ساڵێک بۆ لێدانە لە بەرهەمی خۆماڵی و لێدانە لە ماندووبوونی برا جوتیارەکانمان بەڕاستی ئەمە حەق نییە قبول بکرێ. من دووبارەیەکەمە بە دوواداچوونی بۆ بچێ بکرێ ئەگەر شوتیەکی وا لە هەموو علوەی سلێمانی بوو لە هەموو علوەی هەولێرا هەبوو ئێمە داواتان لێکەین ئەگەر یەک شوتی وا لە هەموو علوەکانە هەبوو مەمنوعیکەن کەس شوتی نەخوا. بەس بەڕاستی لە سەد ئەوە دوورە لە ڕاستیەوە من داوا لە وەزارەتی کشت و کاڵەکەم داوا لە حکومەت هێرێمی کوردستانەکەم بە دوواداچوونی بۆ بکا بۆ ئەو ڕاستی و درستی ئەو شتە. نسبەی بەڕەوەی علوەی سلێمانی کاک سامان بۆ نمونە شوتیەک لە چ حاڵەتێک ئاوای لێ کە بەو شێوازە بتەقێن ناوەکەی ئاوای لێ بێت. شوتی شەکە لەو میوانەی کە لە پێگاتەکەی شەکرێکی زۆر هەیە هەموو شتێک کە شەکرێکی زۆری تێدا بێ لە زانستی کوشتاڵە پێوتێ سوئی تەخزین ئەگەر بە شێوەیەکی ناتەندروست هەڵبژیرێت وای لێ یعنی ئەم شەکرەکە لە ناوەکەیەتی تەخەمورەکە بەچ بەهۆی چی بۆی کە شوو هەواوە لێ گەرمی زۆر لەگەڵ هەوا کە تەئسیری لێبێت خۆی ئەخواتەوانێ و ئەترشێت و ئەبێتە هۆی کە هەموو شتێکیش ترشا غازاتێک دروستەکە ئەم غازاتە دروستەکە ئەبێتە هۆی ئەوەی کە لە تۆڕە میدایەکانە بوو بێگومانە ویشەیەک بۆ لەوانی کە شوتیەکە زۆر ماوەتەوانە یا لەبەر تشکی خۆرە زۆر ماوەتەوە. ئێمە وەکو علوەی سلەیمانی تاقیگەیەکمان هەیە کە بە هەمانجی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵای کاک حاجی خۆشی ئەزانێ هەموو بەروبوومێک کە دێتە علوەی سلەیمانی و ئێمە پشکنینی تەواوەتی بۆ بکەین اینجا پێشکەشی هاوڵاتیانەکەین. ئەو شوتیەش بێگومان پشکنینی بۆ کراوە و اینجا پێشکەشی هاوڵاتیان کراوە بەڵام کە لە دەرەوە سوئی خەزنەکەی بۆ یعنی زۆرمانەوە لەبەر هەتاوە بۆ هەوایەکی گەرم زۆر لیداوە بووە ئەم شەکرە لە ناوە تەخەموری کردووە بۆتە هۆی ترشانی و تێکشوونی شوتیەکە. واتە مەکتب بە تەنها گەرماکەیەتی هیچ شێوەی هەڵگرتنەکەیتی کە داتەندروست بووە بە شێوەیەکی زانستی کوشت و کاڵی نەبووە. هەر بۆ نمونەی خۆتان دەبێت ئاویا دەبێت ساردی سا لەبەرەوە هەتاوە داینە چەند سەعاتێک دابنێت تێگەچێت ئەترشێت و غازەکە ئەتەقێت. ئێوە واتە ڕێگەبەی شوتیانیان کە بە دەرمان گەورە کرابێ. ئێمە هەموو شوتیەکێتە علوەی سلێمانی و کۆمەڵی پشکنینی بۆکەین فیزیایی کیمیایی بایۆلۆژی فیزیاکەوەی کە سەیری ڕووکەشیەکەین فیزیایەکە کیمیاویەکە ئەوەیە کە پشکنینی موبیتاتەکانی بۆکەین کە بەقای موبیتاتی لەسەر نەبابێ و بایۆلۆژیەکەش ئەوەیە کە تێک نەچووبێ هەموو پشکنینەکانی بۆکەین اینجا ئەیڵین بێتە قاتعەکە و بفرۆشێ بە هاوڵاتیان و بچێتە دەرەوە تاقەت علوەشە لە هەرێمی کوردستانە کە تاقیگەی تیا و بەروبوومەکان پشکنین بۆکەین اینجا چێتە دەرەوە. دەسەکانە خۆش دەسپاس بۆ بەڕێستان کە حاجی سەروەر ئەمڕۆ شوتی بە چەنە؟ ئەمڕۆ شوتی بە 400 بۆ 350 دینارە لە علوەی سلێمانە لە کەمتریشمان هەیە بەزەوەی کایتر ئەمە زۆر باشە بە 400 دینارە. بەسوودەی خۆش بوو بەڕازی زۆر خۆشە. دەسەکانە خۆش بەڵێ ئەوەی کە جوبیستی بوون ئەمە تایبەتە بە ئەو بابەتەی کە لەسەر شوتی هەیە ئەمە شوتیەشی بەرهەمی کوردستانە وەک باسێکن کە بە داودەرمان گەورە نەکراوە تامولەزەتێکی خۆشی هەیە بۆ ئەوەش دەوەسی گەرمایە وەرن و شوتی بخۆن.